ئاڵۆزیەکان و دۆخی جوتیارانی کوردن پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک لە کەرکووکۆ لەگەڵماندا. بەڕێز عەبدوڕەحمان مستەفا سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. ینی وابزان من بەشێکی ڕیش و قشم سپی بوو لە باسکردنی ئەم بابەتە هەر چارەسەر نابێ. ئەم بابەتە بۆنە ئاڵۆزە بۆندە گەورەیە چارەسەر نابێ. کێشەی جوتیارانی کورد لە پەڵکانە بۆی لاتوە. سڵاو لە جەنابتان و لە کارمەندان و لە هەموو بینەرانی کوردستان 24 دیارە کێشەی پەڵکانە و کێشەکانی تری کەرکووک یەکێکە لە کێشە گەورەکان کە تووشی جوتیارانی دێی پەڵکانە بوونە بەداخەوە یەکێکە لە ئاسەواری سیاستە بۆگەنەکانی ڕژێمی پێشووی بەعز کە مەسەلەی تعریبی هێنایەکایەوە ئەو دەیانەی کە کوردی ڕەسەنی تایەوە خاوەنە ڕەسەنەکانی کوردن و جێگەی باپیریانیانە ئەوەیان دەرک کاتی خۆی دابشیان کرد بەسەر ئەو عەرە بە هاوردانەی کە ئێستاکە هاتوون شەڕ بە خاوەنە ڕەسەنەکان نەفرۆشن. دیارە زۆر بەداخ جێگەی داخە کە بارودۆخە گەیشتۆتە ئاستی کەساکە باسی لێکرێکە ئێستاکە جۆمان لە راپۆرتەکە بوو گەیشتۆتە ئاستا ئەمە کارێکی زۆر خراپە ئەوە ئەم کێشەیە چارەسەر بکە لە سەرەتاوە. بەڕێی من چارەسەری کێشەکە ئەوە لە ڕێگەی مادەی 140 مادەی 140 مادەیش دەستوریە مادەی دەستوری و کەساکە هەموو لایەنەکان باس دەواکەن کە هەموو لایەنەکان پابەندی دەستورن بەڵام جێگەی داخە کە یەکێ لە مادە هەرە گرنگەکانی ئەو دەستورە تاسە جێبەجێ نەکراوە. ئەو جێبەجێکرد ئەو مادەی چارەسەری زۆربەی زۆری کێشەکانیە کرد ئەبووە مایەی خۆشگوزارانی خەڵکەکەوە ئەبووە مایەی چارەسەرکردن کێشەکان نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی لە بەغدا بەڵام بەداخەوە ڕێگری زۆریان دروست کرد لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە کە ئەبوایە لە کاتی ساتی خۆیدا کە خۆتان نەزان کۆتایی ساڵی 2007 دانرا بۆ جێبەجێکردن ئەو مادەیە بەڵام ئاستەنجی حکوومەتی فدرال لە بەغدا ئاستەنجی زۆری خستە بەردەم جێبەجێکردنی ئەو مادەی بۆ هۆی ئەوەی کە گرژیەکان ئاڵۆزەکان نەک بەتەنها لە گوندی پەڵکانە بەڵکو سەری کەرکووک ئاڵۆزی گرژەکان هەرماوەتەوە و ئێستاکەش ئێستاکە ئەو شێوە ئێمە چەندین جارە ئەو کێشەیە سەرڕۆداتەوە چارەسەری کاتی بۆ دۆزێتەوە بەڵام سێرەکە دوای ماوەیەک دیسان سەرڕۆداتەوە. من هیوادارم نابێ سوپا بە هیچ شێوەیەک لایەندار بێ لایەندار لایەنێکی دیاریکراوە بێ ئەبێ ئەگەر هات ئەو شوێن بۆ ئەو بە شێوەیەکی بێلایەنی نەهێڵێ گرژ و ئاڵۆزی و ناخۆشی دروست بێ ئەوەی کەساکە جۆمان لێ بە جوتیارەکان گرژ و ئاڵۆزەکە گەشتۆتە ڕادێکی مەترسیدار هیوادارم بە زووترین کار چارەسەر بکرێ و ئەم کێشەیەش ئەبێ بەغدا بە هەموو توانایەک و تەدەخلی تیا بکە و نەهێڵێ بارودۆخەکە لە مەخراپتر بێ بەڵکو چارەسەری کێشەکان بکە. یعنی بەڕاستی شتێ زۆر بەڵێ ببوورە ڕاتەگرم بەڵام پێتان وانێ لە ماوەی ڕابردووە چەند جارێک گفتوگۆم مەسەرەن چ من چاوەکارانم گفتوگویان لەگەڵ پەرلەمانتار بەرپرسانی سیاسی شارەزای سیاسی کردووە کە ئەم دۆخە چییە بۆ چارەسەر نابێت بە شێوەیەکی کاتی چارەسەریان کردوتوانە تەواو چارەسەر بۆ پێتان وانی ئەمە بەرد لەسەر کێشەکان دانراوە کێشەکان چارەسەر نەکراون. بەڕاستی نیەتێکی پاک نییە و نێتی ڕاست نییە بۆ ئەوەی جێبەجێکردنی مادەی 140 و هەروەها چارەسەرکردن هەموو کێشەکە نەکرد وەکو باسمانە کرد کێشەی پەڵکانە هاوشێوەکانی نیەتێکی پاک نیەتی ڕاست نییە بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە وی لە ئەو مادەیە جێبەجێکردنەکە زۆر ئاسان بوو ئەکرا هەر لە سەرەتای پەسەندکردنی دەست و دەست بکرا جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140 ئەگەر ئەو مادەیە جێبەجێ بکرایە من زۆر جا باسم لەوە کرد و دڵنیام ئەگەر جێبەجێ بکرایساکە هیچ کێشە لەناو کەرکووکانە مابوو و لەوانەیە هەموو کێشەکان نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال لە بەغدا چارەسەر بکرایەوە ئێستاکە هیچ ئەم کێشایان کەساکە بدەستی ئەناڵێن نەمابوو. بەڕێی من هۆکاری سەرەکی ئەم گرژ و ئاڵۆزانی کە ئێستاکە ئەوەی کە ئەو مادەیە جێبەجێ نەکراوە ئێستاش لە سەرەتای دامەزراندن ئەم حکوومەتی نوێ ئێستاکە حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی کێمە هەمووان زۆرمان دڵنیانەوەی کە هەوڵەدا چارەسەری کێشەکان بکە هەوڵەدا کاری چاک بە بەڵام حتمما ڕێگر هەیە لە بەردەم هەنگاوەکانی ئەو لە بەردەم نیەتی ئەو بۆ خزمەتی خەڵکو و چارەسەرکردنی کێشەکان هیوادارم خۆشتان نەزان یەکێک لە نقطە هەرە گرنگەکانی ڕێکوتنەکەی لە نێوان لایەنە سیاسیەکان بەڕێز سوودانی ئەوە بکە ئەبێ مادەی 140 جێبەجێ بکرێت لەگەڵ ماوەیەکی زۆرش بەسەر دامەزراندنی ئەم حکوومەتە شاکرا هەتا ئێستاکەش هیچ هەنگاوێک نەنراوە بە جێبەجێکردن ئەو مادەیە ئەگەر بێت ئەو مادەیە بە هەڵواسراوی مابێ
دڵنیام کێشەکان بەردەوا من چارەسەر ناکرێن وەزعەکەش ڕوا ئەمێنێ دیارە ئەمە کارێکی خراپە ئەبێ هەموو لایەنەکان هەوڵدن بە هەموو جدێتێکەوە بە زووترین کات ئەو مادەی جێبەجێ بکرێت بۆی هەموو کێشەکان چارەسەر بکرێن نەک بە تەنها کێشەی پەڵکانەی و دەیەکانی دەوروبەری. بەڕێز عەبدوڕەحمان گەر بێنە سەرپرسی جێبەجێکردنی دەستور و پابەندبوون بە دەستور خۆمان ئەزانین حکوومەتی عێراق نزیکەی 50 مادەی دەستوری پێشێل کردووە کە هەموو مادانەیە کە بۆ کوردن لە بەرژەوەندی کوردن مادەی 146ێکە لەو مادانەی کە بێگومان پێشێل کراوە کاری پێ ناکرێت. ئەگەر ئەزانین لە عێراقا کارکردن بە دەستور یاخود با بڵین دەستور هەر هیچ نییە ڕێگە چارەی ترمان چی هەیە؟ گفتوگۆی سیاسیە، دادگایە، چی بکەین؟ خۆتان دەزانن لە دوای گۆڕانکاری ئەو گۆڕکار گەورەی کە ڕوویدا لە عێراق لە 2003ەوە حکوم لە عێراقا حکم توافق ڕۆشتوتەڕێەوە واتوە ڕێککەوتە لە هەموو لایەنەکانە ئەوە ئەبینین ئەو توافقە موجودە حتا ئێساکە هەیە ئێمە ناکرێت بڵێن دەستور ئهمال بکرێت یا جێبەجێ نەکرێت دەستورێک کە زۆربەی هەرە زۆری خەڵکی عێراق دەنگی بۆ داوە پەسەندی کردووە و دەستورێک کە ئەگەبێت و مادەکان جێبەجێ بکرێت تا ڕادێک دەستوریشی خراپ نیە دەستورێک کە ئەتوانێت چارەسەری زۆربەی هەرە زۆری کێشەکانی عێراق بکات نابێ ئێمە بێ هەوڵ دەین ئەو دەستورە بە هیچ شێوەیەک ئێهمال نەکرێت فەرامۆش نەکرێت هەوڵ دەین دەستور بکەنە گەر و هەموو کێشەکان بە پێی دەستور چارەسەر بکرێت هەموو لایەنەکانش باس لەواکەن بەڵام بەداخەو کە دێت سەر ئەرزی واقع ئەبینین زۆربەی زێر کێشەکان چارەسەر نەکراوە زۆربەی زۆری مادەکان ئیهمال کراوە و جێبەجێ نەکراوە بۆیە ئەبێ کار بکەین بە هەموو لایەنەکانمانەوە جارێ ئێمە وەکو کورد ماڵی خۆمان ڕێخین و لەگەڵ لایەنەکانی تێشدا هەوڵ بدەین لۆبێک دروستکەین بۆی کە فشار کات سەر ئەگەر حکوومەتە هەر لایەنەکە کە ڕێگرە لە جێبەجێکردنی ئەو دەستورە ئەبێ هەوڵ بدەین دەستورەکە بە هەموو مادەکان و جێبەجێ بکرێ لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقا ئەگەر جێبەجێ نەکرێ بە قەناعەتی من کێشەکان هەر بەردەوام بن بەڵام لەگەڵەوە شابێ ئێمە هەوڵ دێن بە تەوافق هەموو لایەنەکان لە پەرلەمانی عێراق نزیک بنەوە لە یەکتری ئەگەر ئەو لایەنانەی کە بەرژەوەندی عێراق و گەلی عێراقێنەوێ ئەبێ بە شێوەیەکی تەوافقی هەوڵ بدەن چارەسەری کێشەکان بکەن و ئەبێ هەمویان هەوڵ بدەن دەستور بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ بکرێ ئەگەر نەکرێت دەستور من دڵنیام کێشەکان هەروە ئەمێنێ و بە تاکید نابێت هۆی ئەوەی کە توافقش دروست بێرە سەر لە بینی لایەنە سیاسیەکان و ئەوەش کێشەکان گەورەتر دەکاتەوە. بەڕێز عەبدوڕەحمان پێتان وانە گەرم کێشەیە چارەسەرێکی بۆ نەدرۆزێتەوە حکوومەتی عێراقی بە جددی نێتە پێشەوە لە چارەسەرکردنی و بە شێوەیەکی هاوسەنگ مامەڵە بکە نەک بە لایەنگری کە ئێستا سوپا لەگەڵ عەرەبە هاوردەکانە خوانەکات دۆخی بگاتەوە دۆخی کە بەریەکەوتنێک لە نێوان هاوڵاتیانی کورد و عەرەبا ڕووبا و کاتە ڕەنگە هەمووان پەشیمان دارمە هیوادارین کە بە هیچ شوێک نەگاتە ئاسێک کە پێکدادان ڕوودات لە نێوان هەردوورە ئێمە هەموو جار ئاماژەمە بۆ داوە پێکاتەکانی کەرکووک کۆک براژێن کێشیان نییە لە نێوان پێکاتەکانی کەرکووک پێکاتە ڕەسەنەکانی کەرکووک هیچ کێشێک نییە وەکو برا هەموو کارەکەم پێکەوە ژیاون وەمە شتێکی لە دێر زەمان و هەروە بووە من هیوادارم هیچ هۆیەک نەبێ نێتە بۆ ئەویکەوە ئەم بارودۆخەت لە کەرکواتێکدا حتمما ئەگەر بێت ناخۆشی ئاڵۆژی بکەتە بینی جوتیارە کوردەکانی خەڵکی ڕەسەنی ئەو دەڤەرە خەڵکی ڕەسەنی پەڵکانە لەگەڵ ئەو عەرەبانی کە هاتووت ئەو ئەگەر بێت و هەر ئاڵۆزێک دروست بێ بە تاکید کاریگەری بێ لەسەر پەیوەندەکانی وان پێکاتەکانی کەرکووک لەبەر هیوادارم بە هیچ شێوەیەک هەوڵ دەین بە هەموو توانایەکمان و نێن هیچ خراپەکارێک دروست بێن هیچ ئاڵۆزێک دروست بێ و هەوڵ دێن لە هەر کوێ خراپەکار هەیە بە زووترین کات چارەسەری بکەین و ئەمەش تەبیعی بەرپرسیاری یەکەم لەسەر حکوومەتی فێدراڵ لە بەغدا بەڵام بێ هەموو لایەنەکانش هەوڵ دەن فشار بکەن سەر ئەو حکوومەتە فشار بکەن سەر پەرلەمانی عێراقیش لە پەرلەمانش بێ لۆبی بۆ دروستکەن بە زووترین کات ئەم دەستورە جێبەجێ بکرد چارەسەرم کێشانە بکرێت و وإلا هەموومان زەرمەند دەبین کەسمان سوودنەن نابین لە هەر گرژی و ئاڵۆز و ناخۆشیێک کە دروست بێ هەموومان زەرمەندنی کەسمان سوودنەن نابین. بەڵێ لە هیچ کاتێکا لە مێژووە لە ڕابردووە عەرەب لەو ناوچانە هەبوون کە ئێستا ئاڵێن خاکی باو باپیرانی ئێمەیە بە پێی زانێرەکان ئێمە قەت نەبوونە ئەوە دیارە تاریخ ئەو شوێنێ شوێنی خەڵکی ئەو ناوچێ دیارە هەموو خەڵکەزانەیە ئەسڵەن پێش 1970 پێش ئەو تاریخانە کە نەبوونە نوێەوە ئەمە هەموو سیاسەتی ڕژێمی گۆڕبەگۆڕی باسەکە ئەم وەزعی دروستکەوت ئێستاکەش هەومان بەدەست ئەو سیاستە خراپەی ئەناڵێنی
بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ کاتەی بەێمەتاندا.